بناوی خوای بەخشندەی مهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. خۆشەویستەکانم لە دەرسێکی تازەی شەرحکردنی غایەة الاختصار لە مەذهبی ئیمامی شافعی کە بە مەتنی فتح القەریب مەشهورە دێمەوە خزمەتی بەڕێستان بەو هیوایی ئینشاءالله سوودێک با یەکتری بگەێنین. دەرسی ئەمڕۆمان کتاب الحجە گەیشتوینەتە ئەوێ واتە ئەو بابەتەی کە باس لە حەجەکە. وشرائط وجوب الحج 7 أشياء. مرجەکانی واجبوونی حەج لەسەر هەر کەسێک 7 مرجە. الإسلام لەسەر کافر حەج واجب نییە، والبلوغ لەسەر مناڵ حەج واجب نییە، والعقل لەسەر شێت حەج واجب نییە، والحرية ئازادی لەسەر کۆیلە حەج واجب نییە، ووجود الزاد والراحلة وأبي ئەوەنەت هەبێ بتوانی بگەیتە حەج مەبەستی خواردنە و ئیمکانیاتی مادیە، ئەبێ هەم سواریەکەت هەبێ بۆی بتگەێنێت و هەم زا و هینیەکەت هەبێ. یانی ئێستا لای خۆمان پارە و ئیمکانیاتت هەبێ بۆ ئەوەی بتگەێنێتە ئەوێت تۆ بە تەیارە ئەچی، بە سیارە ئەچی، بە هەر شتێک ئەبێ ئیمکانیاتت هەبێ و ئەبێ بە شێوەتیش هەبێ لەوێ بیدەی بە خواردن و جلوبەرگ و پێویستیات. وتەخلیەة الطەریق و ئەبێ ڕێگاکە ئەمان بێ، جەردە و ڕێگر و ئەوانە لە ڕێگا نەبن، ئەگەر ئەوانە هەبن واجب نییە ئەو کاتە. وئیمکان المەسیر و ئەوەندە ماوە مابێ کە تۆ بگەیتە حەجە، چکە جاری وە هەیە ماوەکە نامێنێ حەج ئەگەر نەگەیتە عەرەفاتە، ئەگەر نەگەیتە عەرەفاتە لە ڕۆژی عەرەفەیە ئیتر حەجەکەت بۆ نانووسرێ. بۆیە تۆ کاتێ پێویستە لەسەرت ئەگەر بزانی ئەگەیتە ئەوێ بڕۆیت و ئەگەیتە ئەوێ. وأركان الحج 4 و پایەکانی حەج 4 شتن. ئەم 4 نەکەی حەجەکە دروست نییە. الإحرام مع النية، إحرام بەستن و نیەتێنانی حەج. والوقوف بعرفة، وەستان لە عەرەفاتە لە ڕۆژی 9 ذي الحجة. والطواف بالبيت، وطوافکردن طوافی ئیفاضە لێرە مەبەستێتی بە دەوری ماڵی خوای پەروەردگارە، بە دەوری کعبەیە. والسعي بين الصفا والمروة، وکۆششکردن لە نێوانی صفا و مەروە، سعی لە نێوانی صفا و مەروە. وأركان العمرة 4 و ئەرکانی عمرەیش هەر 4. الإحرام ئەویشە بێ ئیحرامت هەبێ، والطواف و طوافیش بکەی بە دەوری بەیتە، والسعي سعی لە نێوانی صفا و مەروە، والحلق أو التقصير في أحد القولين. والسرتاشين يا كردكردنەوەی لەیەکێ لە قەولەکانی ئیمامی شافعی، چونکە لە قەولێکی ترە ئەڵێ ڕکن نییە، واجبە. وواجبات الحج غير الأركان 3 أشياء. وواجباتەکانی حەج جگە لەو ئەرکانانە کە باسمان کرد 3 شتە. الإحرام من الميقات، إحرامەکە کە ئەیبەسی ئەبێ لە میقاتەوە بێ، ئەبێ لەو شوێنانەوە بێ کە دیاری کراوە. والرمي الجمار، والرمي 3 جەمەراتەکە، طبعا لای خۆمان پێوتێ ڕەجمی شەیطان، 3 شەیطانەکە ڕەجم بکەین. والحلق و هەروەها سەرتاشین. طبعا لەولا ئێمە باسی لە ئەرکانەکانە باسی حەلقمان نەکرد، بەڵام حەلق واجبە بۆ حەج، ڕکن نییە، واجبە. وسنن الحج 7، سنەتەکانی حەج 7. الإفراد وهو تقديم الحج على العمرة، نيتي إفراد أويش أويا حج فيش عمرة بخير. طبعا إما 3 جۆر نیەتمان هەیە، 3 جۆر نیەتێنان هەیە بۆ حەج، ئیفرادمان هەیە، تەمەتوعمان هەیە، قیرانمان هەیە. ئێستا زۆربەی خەڵکی لای خۆمان تەمەتوعەکە، واتە ئەڕواتە ئەوێ عمرە ئەکا خۆی ئەکاتەوە هەتاوەکو 8 ذی الحجە، دوای ئەوە جارێکی تر ئیحرام ئەبەسێتەوە ئەڕاتە عەرەفات و ئیتر ئەدای ئەرکانەکانی حەجەکە. بەڵام ئیفراد ئەوەیە کە چووی ئیتر خۆت نەکەیتەوە هەتا حەج تەواو بێ، کە ئیحرامت بەس خۆت نەکەیتەوە تا حەج تەواو بێ. طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی ئیفرادی کردووە، بەس بە ئەمری بە ئێمە کردووە کە تەمەتوع بکەین، چونکە فەرموویەتی من هەدیم پێیە، ئەگەر هەدیت پێ بێ نابێ تەمەتوع بکەی هەتا هەدیەکانت سەرە بڕی. بۆیە لە مەذهبی ئیمامی شافعی وتوتی ئیفراد ئەفضەلە،
بەڵام لە هەندێک مەذاهبی ترا وتراوە تەمەتوع ئەفضەلە، والله أعلم تەمەتوعەکە ئەفضەل تریشە، چونکە پێغەمبەر ئەمری کردووە کە ئێمە تەمەتوع بکەین مادام هەدیمان پێ نییە. والتەلبیەة ووتنی لەبەیک اللهم لەبەیک هەتا طبعا هەتا وەکو ڕەجمی جەمەراتەکەی. وطواف القدومی و طوافی گەیشتن بە مەکە، طوافکردن کە گەیتە ئەوێ سنەتە. و المەبیت بمزدلفە ومانەوە لە مزدلفەیش سنەتە، بەڵام ڕەئی بەقەوەتر هەیە کە واجبە. وڕەکعەتە طوافی و دوورکاتی طواف پاش طوافکردن دوورکات سنەتمان هەیە. والمەبیت بمینە مانەوە شەومانەوە لە مینە، ئەوەش يعني طبعا پێش عەرەفە، يعني مانەوە لە مینا پێشەوەی بڕۆی بە عەرەفە، يعني شەوی پێشی يعني شەوی 9 ذی الحجە، يعني ئەو شەوەی کە بە بەیانی عەرەفەیە مانەوە لە مینا طبعا سنەتە، بەڵام ڕەئی ڕاستتر و ئەرجەحتر ئەوەیە کە واجبە. وطواف الوداعی و طوافی وداعیش هەر ئەویش سنەتە، بەڵام ڕەئی بەقەوەترمانەیە کە واجبە طوافی وداعیش بۆ ئەو کەسی کە بتوانێ وعذری نەبێ. ويتجرد الرجل عند الإحرام عن المخيط، وپێویستە لەسەر پیاو کاتێ ئیحرام ئەبەسێ خۆی دابڕنێ، يعني جلوبەرگی دووراوی لەبەر نەبێ. وپێویستە لەسەر پیاو کاتێ ئیحرام ئەبەسێ جلوبەرگی دووراو لەبەر نەکا. ويلبس إزارا ورداء أبيضين، وإزارێک ئەکا کە لە ئەژنۆیەوە هەتا ناوکی بپۆشێ، و رداءێکیش ئەخاتە سەرشانی، ئەمە سنەت وایە سفی بێت. فصل في محرمات الإحرام، باسەکەمان ئەمجا دەربارەی ئەو شتانەی کە حرامە لە کاتی ئیحرامە بکرێ. ويحرم على المحرم 10 أشياء، حرامە لەسەر ئەو کەسەی ئیحرامی بەس بێ دەشت ئەنجام بدە. لبس المخيط، شتێ بکاتە بەر کە دووراو بێت. وتغطية الرأس من الرجل، وسەرداپۆشین يعني بەکڵاو بێت یان بە عەمامە بێت، بە هەر شتێکی تر بە مێزەرە بێت، بە هەر شتێک سەرداپۆشین حرامە لەلایەن پیاوە. والوجه والكفين من المرأة، ودەم چاوداپۆشین و دەستداپۆشین يعني لەپداپۆشین لەلایەن ئافرەتیشەوە حرامە. وترجيل الشعر بالدهن، و قژ و ڕیشانەکردن بە هەر ڕۆنێک بێ. وحلقه، هەروەها تاشینی ڕیش و تاشینی سەر حرامە. وتقريم الأظفار، ونینۆگرتنیش حرامە. والطيب، وبۆن لە خۆدانیش حرامە. وقتل الصيد، ونێچیرگرتن حرامە. وعقد النكاح، ودابەستنی عقدی نکاح يعني مارەبڕینی ژن حرامە. والوطء، وهروەها جیماعکردن لەگەڵ خێزان و هاوسەرە حرامە. والمباشرة بشهوة، و ئەگەر بە شەهوەتیشەوە لێی نزیک ببیتەوە بە ئارەزووە ئەویش حرامە. وفي جميع ذلك الفدية، وأمانە هەمووی فدیەی لەسرە ئەبێ فدیە بدەی. إلا عقد النكاح فإنه لا ينعقد، إلا دامەزراندنی عقدی هاوسەرگیری ئەوە دانامەزرێ. ولا يفسده إلا الوطء في الفرج، وأوەی کە حەج بەتاڵەکاتەوە تەنها یەکشتە، ئەویش جیماعکردنە لە فەرجەوە لەگەڵ هاوسەرە. ولا يخرج منه بالفساد، وأجر جیماعی کرد و ڕۆژ يعني حەجەکەی بەتاڵ بوویەوە نابێ وازی لێبێنێ، ئەبێ بەردەوام بێتە حەجەکەی تەواوەکە و بۆشی طبعا نانووسرێ، و ئەبێ ساڵی داهاتوویش قەزای بکاتەوە. ومن فاته الوقوف بعرفة تحلل بعمل عمره، هەر کەسێ ئەگەر وەستانی عەرەفەی لە دەست دەرچوو ئەوە ئیتر ئەیکا بە عومرە و دێ عومرەکەی خۆی ئەنجامەدا و لەگەڵ حاجەکانە بەردەوام نابێ لەسەر ڕەمی جەمەرات و ئەو شتانە. وعليه القضاء والهدي، وپێویستە لەسەری حەجەکەی قەزا بکاتەوە و هەدیش بدا، يعني حيوانش سەر ببڕێ. ومن ترك ركنا لم يحل من إحرامه حتى يأتي به، وهر کەسێ ڕوکنێکی تەرک کرد بێ
لإحرام خوينا كاتو تاوكو ركنكي جيبجيكا أو ركناني كباسمان كر. ومن ترك واجبا أي أجر كسي واجبي كي ترك به أو بيويسا لزيمه الدم أو بيويسا حيوان يكسر ببره. ومن ترك سنة أي أجر كسي السنة كي ترك به لم يلزمه بتركها شيء أو تركردني أو سنة هيتشي لسر بيويس ناكا يعني بيويس ناكا هيج بكا. فصل في الدماء الواجبة وما يقوم مقامها. باسا كمان أمجا درباري أو خوێنانەیە کە واجب ئەبێ سەری ببڕی و چیش جێگەی ئەگرێتەوە. والدماء الواجبة في الإحرام 5 أشياء. أو خوێنانەی کە لەسەر محرم لكات إحرامه واجب أبي 5 شتە. أحدها يكميان الدم الواجب بترك نسك. يكميان أو خوێنەیە کە واجب أبي بترك فرمان پێکراوێک يعني وەکو بۆ نمونە بەربارانکردنی جەمەرات شەیتان ڕجمی شەیتان. وهو على الترتيب أمش بەڕیزکردن يعني بترتيب بەم شێوە ئەبێ. شاتون ئەبێ حیوانێک سەر ببڕێ يعني کاوڕێک سەر ببڕێ. فإن لم يجد فصيام 10 أيام. أي أجر نبو كاور نبو يا إمكانياتي نبو كاورێک سەر ببڕێ أو روجي دروجي لسرة. 3 في الحج 3 روجي لوي لحج روجو كان أجري. 7 إذا رجع إلى أهله. وحوتشي أجر قرايا وبماري خوي أي جري يعني 3 روجو لوي أجري وحوتشي لماله وأجري. والثاني دهم لو خنانك واجب أبي لسر الإنسان لو لكاتي حاجة الدم الواجب بالحلق. أو خوێنەیە کە واجب ئەبێ بە تاشینی سەر والترفه و ئەو خوێنەشی کە واجب ئەبێ بە دڵفراوانکردن بەهۆی مەسەلەن خۆچەورکردنەوە يعني سەر و ڕیش چەورکردن یا داپۆشینی سەر یان بۆن خۆشکردن يعني ئەمانە. وهو على التخير ئەمە مخيري کامیان بکەی. شاتون حیوانێ سەر ببڕی مرێک سەر ببڕی شەکێک سەر ببڕی. أو صوم 3 أيام ڕۆژ و گرتنی 3 ڕۆژ. أو التصدق ب3 آصاع على 6 مساكين يا 3 صاع خواردن أدەی بە 6 فەقیر يعني ئەمانە کامیان بکەی دروستە. والثالث سيم جۆر خوێن کە واجب ئەبێ الدم الواجب بالإحصار. أو خوێنەیە کە واجب ئەبێ کاتی ڕێت لێ بگیرێ بو حج يان بو عمره. فيتحلل ويهدي شاة. أو كاتا إحرام لخويا كاتوا وشاتيك شكيك سر بري أيدات خلقي أو شونا أو دور بريكة تيايا ريقري ليكرا. والرابع الدم الواجب بقتل الصيد. شوارم أو خيانيك واجب أبي أو خيانية كواجب أبي بكشتني نيتشيريك براو كردني نيتشيريك. وهو على التخير أمش مخيرة يكي لما نبكى. إن كان الصيد مما له مثل أخرج المثل من النعم. أجر نيتشيركا هاو تشني هبو أو هاو تشنكي بيدا أكاو سريع بري لبينا يخوها. أو قومه يانوكو أي نرخيني ببارا واشترى بقيمته طعاما وتصدق به وبقيمة أو باريا خواردن أكريو أي بخشيتوا. أو صام عن كل يوم مدة يان لجاتي يان لباتي أو خواردني ككريتي لباتي هر خواردني هر نفرك أبي الروجك روجو بقري لبيناي خوايا. أي أجر نيتشيركها وتشني نبو وإن كان الصيد مما لا مثل له أخرج بقيمته طعاما. أو كاتا أجر يعني نبو أي نرخينا مزانم بپارە چەندێکەکە بە قەدەری ئەوە خواردن ئەکڕێت و ئەی بەخشێ لە پێناوی خوایە. ئەو صام عن كل مد يوما یان لەباتی ئەو خواردنە لەباتی خواردنی هەر نەفرێک ڕۆژێک ڕۆژوو ئەگرێ لە پێناوی خوایە. والخامس الدم الواجب بالوطء. پێنجەم لەو خوێنانەی کە واجب ئەبێ
ئەو خوێنەیەکە واجب ئەبێ بە جیماعکردن ئەگەر کەسێ لەوێ جیماعی لەگەڵ هاوسەریا کرد خوێنی لەسەر واجب ئەبێ وهو على الترتیب ئەمیش ئەبێ بە تەرتیب بکرێ بەم شێوازە يعني یەک لە دوای یەک بەدەنەتون ئەبێ وشترێک سەر ببڕێ فإن لم يجدها ئەگەر دەستی نەکەوت فبقرة ئەو کاتە مانگایەک سەر بڕێ فإن لم يجدها أي ئەگەر دەستی نەکەوت فسبع من الغنم أو كاتا حوت مرسل بره فإن لم يجدها قوم البدنة واشترى بقيمتها طعاما وتصدق به أجر مرشي دس نكوت أو كاتا واشتركا أن الخنة ببارا وباركي أداب خواردن وخواردنك أبخشته لبناي خوايا فإن لم يجده أي أجر إمكانياتي نبو كأوبكا صام عن كل مد يوما أو كاتا بأندازي أو خواردنيك أي بخشيتوا يعني نيكرد بارا وباركي نكرد خواردنكي بخشيوا چەند یەک خواردن ئەکا بە قەدەری ئەوە خواردنی چەند نەفەرەکە بۆ هەر نەفەرێک ئەبێ ڕۆژێک ڕۆژوو بگرێ ولا يجزئه الهدي ولا الإطعام إلا بالحرم سربڕینی حیوانەکە و خواردندانەکەش دروست نییە إلا ئەبێ لە حرەما بیکە ويجزئه أن يصوم حيث شاء أي أجر أوانە نەبوو ڕۆژووی گرت اعتيادية ڕۆژەکە لە هەر شوێنێک بیگرێ ئاساییە لە ماڵی خۆشە ئاساییە ولا يجوز قتل صيد الحرم ولا يجوز قتل صيد الحرم وحرام كشتني ولا يجوز قتل صيد الحرم ولا قطع شجره وحرام كشتني نيتشير حرم وبريني دار حرم والمحل والمحرم في ذلك سواء يتروي إحرامي نبستوا وأوشي إحرامي بستوا يكسان لحرامي كشتني نيتشير حرم يان بريني دار حرم يعني بو هرديان نابه أم جادين سر كتاب البيوع وغيرها من المعاملات بابتي كرينو فروشتن وجوركاني تري آلو يول كردن البيوع 3 أشياء كرينو فروشتن سيجوري هيا بيع عين مشاهدة فجائز فروشتني شتێک کە بە بەرچاوی کڕیار و فرۆشیارەوەیە هەردوویان ئەیبینن شتەکە ئەوە جائزة وبيع شيء موصوف في الذمة فجائز إذا وجدت الصفة على ما وصف به فرۆشتنی شتێک وەسفەکرێت چۆندێتی و چەندێتی و چۆنیەتەکەی دیاری ئەکرێ بە مەزبوطی ئەوە ئەگەر وەکو ئەوە دەرچوو کە باسەکرێ ئەوە دروستە وبيع عين غائبة لم تشاهد فلا يجوز وفروشتني شتێک کە نەبینراوە ووەسفەکەیشی نازانرێت ئەوە بە هیچ شێوەیەک دروست نییە ئەو شتە کڕین و فرۆشتنی پێوە بکرێ ويصح بيع كل طاهر منتفع به مملوك دروستە فرۆشتنی هەر شتێک کە لە ئەسڵ و بنچینەیە پاک بێ و سوودی لێ وەربگرێ يعني سوودی لێ وەربگیرێ و ملکی خاوەنەکەی بێکە ئیفرۆشێ ولا يصح بيع عين نجسة ودروسيش نییە شتێک بفرۆشرێ کە ئەسڵەکەی پیس بێ ولا ما لا منفعة فيه و هەر شتێکیش کە سوود و قازانجی نەبێ فصل في الربا باسی ئەم جارەمان دەربارەی ڕیبایە واتە سوو والربا في الذهب والفضة والمطعومات والربا لا ألطون زيو خواردمانية هيا ولا يجوز بيع الذهب بالذهب دروسنيا ألطون بألطون بفروشري والفضة كذلك وهروها دروسنيا زيويش بزيو بفروشريت إلا بدو مرجنبه متماثلا إلا متماثلا نقدا ئەبێ سنگەکان وەکو یەکوا بێ و هەروەها نەقدیش بێ یعنی لە هەمان شوێنە تەسلیم بکرێ ئەم بیداتە دەست ئەو ئەوش بیداتە دەست ئەم ولا بيع مبتاعه حتى يقبضه و هەروەها فرۆشتنی شتێک دروست نییە کە کڕیتە بەڵام وەرد نەگردووە حتا وەری نەگری دروست نییە بیفرۆشی ولا بيع اللحم بالحيوان
و هەروەها دروست نییە گۆشت بە حیوانی زیندوو بفرۆشرێ، یعنی حیوانی زیندوو ئەکڕی لە باتیا گۆشت ئەدەی. ويجوز بيع الذهب بالفضة، ودروسة ئاڵتون بەزی بفرۆشرێ متفاضلا نقدا، با تفاضلی هەبێ زیا و کەمی هەبێ لە بینانە، بەڵام بەمەرجێ دەست بەدەست بێ. وكذلك المطعومات، هەروەها خواردەمەنیەکانیش لا يجوز بيع الجنس منها بمثله إلا متماثلا نقدا، ويجوز بيع الجنس منها بغيره متفاضلا نقدا. هەروەها خواردەمەنیەکانیش دروست نییە هەمان جنس بفرۆشرێتەوە بە جنسێکی بەرامبەری خۆی، یعنی هەر هەمان جنس بێ ئیلا بە دوو مەرج نەبێ، ئەبێ هاوسەنگ بن، یعنی سەنگەکەیان وەکو یەکوا بێ و دەست بە دەستیش بێ. بەڵام دروسە جنسێک، یعنی ڕەگەزێک بەرامبەر بە ڕەگەزێکی تر، یعنی گەنم بەرامبەر بە جۆ مەسەلەن بفرۆشرێ با یەکێکیانیش زیاتر بێ لە ویتریان، دروستە هاوسەنگیش نەبن، دروستە، بەڵام بەو مەرجە ئەبێ دەست بەدەست بێ. ولا يجوز بيع الغرر، و هەروەها دروست نییە فرۆشتنی شتێک کە فریودانی تیابێ، کە خەڵەتاندنی تیابێ. فصل في الخيار، باسەکەمان ئەمجا دێتە سەر باسی پەشیمان بوونەوە. والمتبايعان بالخيار ما لم يتفرقا، وكڕیار و فرۆشیار هەردووکیان بۆیان هەیە پەشیمان بنەوە لەناو ئەو مەجلیسەی کە هێشتا هەڵ نەساونتایە، لە یەک جیا نەبوونەتەوەتیایە، مەجلیسی کڕین و فرۆشتنەکە، هەردووکیان بۆیان هەیە پەشیمان ببنەوە، بەڵام ئەگەر جیا بوونەوە لە یەک ئیتر دروست نییە پەشیمان ببنەوە. ولهما أن يشترطا الخيار إلى 3 أيام، وبۆیانیش هەیە کڕیار و فرۆشیار هەردووکیان بۆیان هەیە معاملە پەشیمانی بکەن، بڵێن هەتا 3 ڕۆژ، هەتا 3 ڕۆژ هەر کاممان پەشیمان بووینەوە بۆمان هەیە، بەڵام دوای 3 ڕۆژ ئیتر بۆمان نییە، تا 3 ڕۆژ مەجال هەیە ئەو معاملە پەشیمانیە بکەن. وإذا وجد بالمبيع عيب فللمشتري رده، و ئەو شتەیش کە ئەفرۆشرێ ئەگەر عیبێکی تیا دەرکەوت کە باس نەکراوە لە کاتی معاملەی کڕین و فرۆشتنەکەیە، ئەوە کڕیار بۆی هەیە بیگەڕێنێتەوە و حەقی خۆی وەربگرێتەوە. ولا يجوز بيع الثمرة مطلقا إلا بعد بدو صلاحها، ودروست نییە بەروبووم بەدارەوە بفرۆشرێ ئیلا دوای ئەوەی کە دەرکەوت کە پێگەیشتووە و بەکەلکەوە دێ بیکەیتەوە. ولا بيع ما فيه الربا بجنسه رطبا إلا اللبن، ودروست نییە ئەو خواردەمەنیانەی کە ریبای تایە بە جنسەکەی خۆی بفرۆشرێتەوە، یەکێکیان تەڕ بێ و ئەوی تریان وشک بێ، چونکە تەڕەکە دوای ماوەیەک کاتێ وشکە بێتەوە کەمەکە سەنگەکەی، دروست نییە. إلا اللبن، تەنها شیر نەبێ، تەنها شیر نەبێ ئەو کاتە دروستە بفرۆشرێ، شیر بە شیر و هەروەها ماست بە ماست. فصل في السلم، ويصح السلم حالا ومؤجلا فيما تكامل فيه 5 شرائط. سلم خۆشەویستەکانم ئەمە بابەتێکی گرنگە، ئەویش بریتە لە فرۆشتنی شتێک کە لە بەرچاو نەبێ و ناو نێشانەکەی بوترێ، یعنی بە جوانی وەصف بکرێ، دروستە بفرۆشرێ، بەڵام بەم مەرجانە. ويصح السلم حالا ومؤجلا فيما تكاملت فيه 5 شرائط، بەڵام ئەگەر 5 مەرجی تیا بێتە جێ. أن يكون مضبوطا بالصفة، يعني بمضبوطي صفتەکە وەصفەکەی باز بکرێت، چەندێتیەکەی چۆنیەتیەکەی شتەکان بە مەزبوطی بە دەقیقی بە وردی وەصف بکرێ، دروستە بە سەلەم بفرۆشرێ، ئەمە مەرجی یەکەم. وأن يكون جنسا لم يختلط به غيره، یەک جنس بێ شتی تری تێکەڵ نەبێ، یعنی گەنم و جۆ بە یەکەوە تێکەڵ نەبوو بێتن، بەڵکو بەس گەنمەکە بێ یان بەس جۆکە بێ. ولم تدخله النار لأحالته، وهروها ئاگریش تأثیری تێ نەکردە بێ، یعنی ئەو شتە سەلەمی تێدا ئەکرێ نابێ ئاگرکاری تێکردە بێ بۆ گۆڕینی، کەوابوو سەلەم لە چێشت و شتی برژا و شتی کۆڵێنرا و ئەمانەیە دروست نییە. بەڵام ئەو شتانەی کە
ئەندازەکەی دیاری بوو وەکو خشت و گەچ و ساوەر و ئەوانەیە دروستە. وأن لا يكون معينا ئەو شتەی سەلەمی تیا ئەکرێ نابێ لەبەر چاو دیاری کرابێ بەڵکو ئەبێ شتێک بێ لە پەنهان بێ لە قەرزا بێ. ولا من معين نابێ ئەو شتەی سەلەمی تیا ئەکرێ لە شوێنێکی دیاریکراو بێ. مەسەلەن بڵێ من لەم پارچە زەویە کە تۆ ئینەکەی من گەنمی ئەم پارچە زەویەم ئەوێ ئەو مەرجە دروست نییە. بەڵام دروستە بڵێ من گەنمی گەرمیانم ئەوێ، دروستە بڵێ من گەنمی مەسەلەن فلان شوێنم ئەوێ. وأن يكون مما يصح بيعه هەروەها ئەبێ ئەو شتەی سەلەمی تیا ئەکرێ لەو شتانە بێ کە فرۆشتنیان دروستە کەوابوو هەر شتێک فرۆشتنی دروست نەبێ وەکو سەگ و زبڵ و ئەمانە سەلەمی تیا دروست نییە. ثم لصحة المسلم فيه 8 شرائط. ئەمجا بۆ دروستبوونی سەلەم لە هەموو شتێکە پێویستە 8 مەرج بێتە جێ. مەرجەکانیش بریتین ئەوەی لەمانەی ئەن يصفه بعد ذكر جنسه ونوعه، ناو نیشانەکەی بە جوانی بڵێ دوای ئەوەی کە ڕەگەز و جۆرەکەی و مواصفاتەکانی دیاریکە بالصفات التي يختلف بها الثمن، ئەو صفاتانەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە نرخەکەی فەرق بکە هەموو ئەو صفاتانە باز بکە بۆی کابرا دوایی نەخەڵەتێنرێ. دووهەم ئەن يذكر قدره، ئەندازەکەشی دیاری بکە بما ينفي الجهالة عنه، بەو جۆرەی فێڵی تیا دروست نەبێ بڵێ ئەوەندە کیلۆیە یا ئەوەندە ڕبەیە، یعنی شتەکە دیاری بکە. سێم وإن كان مؤجلا، ئەگەر سەلەمەکە بۆ ماوەیەکی یعنی دواخراو بوو ذكر وقت محله، ئەبێ کاتی هاتنی ماوەکە یعنی ماوەی ئەو شتە دیاری بکە. بۆ نمونە بڵێ من لە مانگی 3 دەمە تۆ لە مانگی 4 یعنی ڕۆژەکەش دیاری بکە، یعنی کاتەکە دیاری بکە ڕۆژەکەش دیاری بکە. أن يكون موجودا، چوارم مەرج أن يكون موجودا عند الاستحقاق في الغالب، يعني زۆربەی جار ئەو شتەی کە ئەمە ئەیدەم پێت یعنی لە باتەیە کە ئیفرۆش یعنی شتەکە کە سەلەمی تیاکرێ لەو کاتێک کە ئەم ئەڵێ بۆ نمونە موتی مانگی 3 لەو مانگی 3 ئەو شتە هەبێ، نەک یعنی لەو مانگی 3 ئەو شتە نەبێ. بۆ نمونە لە زستانە بڵێ من ترێت پێدەم، ئەمە نابێت. پێنجەم وأن يذكر موضع قبضه، شوێنی وەرگرتنی بۆ دیاری بکات. بۆ نمونە بڵێ ئەبێ ئەو شتم بۆ بێنی مەثەلەن بۆ کەلار و لە فلان شوێنە تەسلیمە بکەی. شەشەم أن يكون الثمن معلوما، پارەکە ئاشکرا بێ بۆ هەردوو لا کە ئەدرێ چەندە و مەسەلەن هیچ چی وڵاتێکیشە، بۆ نمونە دینارە دۆلارە، یعنی شتەکان دیاری بکرێ. حەفتەم أن يتقابضا، یعنی پارەکە بداتە دەستی فرۆشیارەکە قبل التفرق، یعنی ئەو پارەیە تەسلیم بکە پێش ئەوەی لە یەک جا ببنەوە. هەشتەم أن يكون عقد السلم ناجزا لا يدخله خيار الشرط، ئەو عقدە کە دروست بوو بۆ مەسەلەی سەلەم یەکجاری ببڕێتەوە، دوای پەشیمان بوونەوەی بۆ نییە، بەڵام تەنها بۆیانەیە لە کاتی پێش لە یەکجابوونەوە لە مەجلیسی عقدەکە لەو کاتە بۆیانەیە پەشیمان بوونەوە، بەڵام کە هەڵسان و جابوونەوەتر مەجالی پەشیمان بوونەوەی تیا نەبێ. فصل في الرهن، ئەم جاهاتینە سەر باسی ڕەهن واتە بارمتە. وكل ما جاز بيعه جاز رهنه في الديون، هەر شتێک فرۆشتنی دروست بێ دروستیشە لە باتی قەرزا بیخەیتە بارمتە. لای کەسێک کە قەرزەکەی لە یەکەی ئەو شتە دانەی هەتا قەرزەکەی ئەگەڕێنیتەوە، ئەویش بۆ تێگەڕێنێتەوە. إذا استقر ثبوتها في الذمة، بەڵام بەو مەرجە قەرزەکە شوێنی خۆی بگرێ، یعنی بۆ نمونە قەرزەکەی دابێ ئەو جا دروستە، کابرا قەرزەکەی وەرگرت بێ ئەم جار بارمتەکە ئەدا، بەڵام نە بارمتەکە بداوێشتا قەرزەکەی وەرناگرتووە. وللراهن الرجوع فيه ما لم يقبضه المرتهن، ئەو کەسەی کە ڕەهنەکە ئەدا ئەتوانێت پەشیمان بێتەوە پێش ئەوەی کە بداتە دەستی کابرای قەرزدەرەکە، بەڵام کە تەسلیمت کردو داتە دەست کابرای قەرزدەرەکە
ئیتر مەجالی پەشیمان بوونەوە و گەڕانەوەی تیان نیە. ولا يضمنه المرتهن إلا بالتعدي. وكابراي أو كابراي كرهنا كل لايتي أو كابراي كرهنا كل لايتي ضمانتي ناك أجر رهنك تياتشو إلا لحالتك لسريتي ضمانتي بك أجر تعديتي بك، يعني أجر لشونك بون من دايناك شوني خوينيا يا بون من أجر السيارة بو زختي كليبك ك زاد لحدي خوي بيوم ماكينك هلصان يا توشي حادثيك بو أو لو كاتا ضمانتك أجينا ضمانت لسر أو نية أجر تعديتيانك. وإذا قضى بعض الحق لم يخرج شيء من الرهن حتى يقضي جميعه. أجر هندي لقرزكي دايا وكابراي قرزار كابراي أويك قرزكي بردوا هندي لقرزك بون من النيوي يان سيكوتي يان هندي كداو بوينية داواب كبالي رهنك هندي لرهنك مداروا أجر رهنك مثلا دابا شكرا بلي هندي كي مداروا بوينية حتى همو قرزك نداتوا بوينية داواي أو كار رهنك بيتوا يان هندي كي بقرينيتوا. فصل في الحجر باسا كمان أمجا لسر حجر كردنا واتا منعي تصرف كردن. والحجر على 6 ششكس قدغي تصرفيان لسر أكريه، يعني بويان يدسكاري ملك مالوكا. الصبي منال بوينية تصرف ما مالك يخوشي بي بوينية تصرفي تيابكا. والمجنون والشيت شيتش بوينية تصرفي تيابكا. والسفيه أروها أو سفيهيش يعني جيل كنازع تصرف بمالوكا. المبذر لماله أويك مالكيب في الرؤدة أيش بوينية تصرف لمالي خويا بكا. والمفلس الذي ارتكبته الديون أو كسشي كما يبوج بوا مفلس بوا كقرزكي زوراتو تسري قرزكي بق أندازي مالكي خوي زياتر أبي. والمريض فيما زاد على الثلث ونخوشش بوينية لا سيكوتي مالكي بسروا وصيت بكا يعني ببخشت. والعبد الذي لم يؤذن له في التجارة وأو كويلي كخاونكي إذن ندى تجارة بكا أمانة منعي قدغي تصرفيا ليكريه. وتصرف الصبي والمجنون والسفيه غير صحيح. تصرفي السيان لمانا منال شيت أو جيليك نازنت يعني وكبولي مالك يخوي إدارة بكا أمانة بهيت شوية بيانية تصرف كان. بلام تصرفي كابراي مفلس يصح في ذمته دون أعيان ماله. كابراي مفلس أتواني قرز بكا يعني قرز بين تسر خوي قرزي تر بين تسر خوي بو بيوسياتي مالي خوي بيوسياتي منالكاني خوي أتواني بكا بلام ببيع أوي بتو هيبي بوي هيبي تصرف لمالو باري خوي بكا أتواني بقرز شت بينه بيخات تسر أسوي خوي بلام ناتواني بوينية يعني مالي بفرش يعني باري بدأت حق أو شتيك أيسين يعني بوينية شت بكري بلام بو باره بلام بو هيبي قرز بيتيري. وتصرف المريض فيما زاد على الثلث موقوف على إجازة الورثة من بعده. وأجر نخوشك زياد للسيبشي مالكي تصرفي تياكرد أجر أو تصرفه لسر شي رأى وسينري لسر إجازة بيداني ورثكي لباش مردني. أجر ورثك لباش مردني راضي بن بو تصرفه أو تصرفك بصحيح لأن بلام أجر راضي نبون أو تصرف دروسنية. وتصرف العبد يكون في ذمته يتبع به إذا عتق. وتصرف كردني كابراي كويلا لا قردني خويا أمينه يعني ناكل تسر خاونكي وبوش نيه هيش كسي داوابك لا خاونكي ك داواي أو ينبك يعني مثلا أو تصرفك كابراي عبدك كرديتي كيرينو فروشتن بيان هرشتي كتربه داواي بكابراي من أمينه لخاوني عبدك بوينية داواي بك شكا أو عبد بوينية تصرفك أجر كذبت شيء تصرفك باطلة وأكلت السر خويا شيء كاتك يعني داواي ليكري أو كاتك آزاد بكري يتبع به إذا عتق أجر آزاد كلا دواي أتوان لي داواي لي بكري تايرة أو السين إن شاء الله
داواکارم خوای تعالی بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە و ئەم دەرسانە بکاتە مایی تێگەیشتێکی زیاتر بۆ ئێمە و پاداشمانیش لەسەری بداتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.